لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1970 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تلك الرسل فضلنا بعضهم على بعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس ولو شاء الله ما اقتتل الذين من بعدهم من بعد ما جاءتهم البينات ولكن اختلفوا فمنهم من آمن ومنهم من كفر ولو شاء الله ما اقتتلوا ولكن الله يفعل ما يريد. بەڵێ خۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەواتەدا بووین خوای گەورە باز لە پێغەمبەران دەکات عەلەیهیمو السەڵات وەسەلام کەوا پێغەمبەران هەندێک لەناو پێغەمبەران هەندێک لەوانی تر زیادە فەزلی لەگەڵ کردی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئیتر ئیوا هەبووە خوای گەورە کەلامی لەگەڵ فەرمووە وەڕەفەع بەعضەهم دەرەجات هەندێک لەوانیش پلە و پایی بەرزتری پێبەخشێ لە پێغەمبەرانی تر وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس عيسى كري مريم عليه الصلاة والسلام خوي يقول فمن بينات وبلغي روشن ما بيبخشي وهروها تأييد ما كرد بالبشتي ما كربا روحي قدس كجبريل أو زال دواي أو بيغمبرانا ولو شاء الله ما قتتل الذين من بعدهم من بعد ما جاءتهم البينات كوات الدواي هاتني بيغمبران عليهم الصلاة والسلام أو بيغمبران هم بينات يان بيبو آيات بلغي روشن يان بيبو لسر حقانيتي أو دعوة أو بانقوازي كأوان بيانا كوا خلشي برو پرستني الله دبن سبحانه وتعالى بتاكو تنيا وكوا هموي بندي خوان هموی بەندەی خوان هەمووی وەکو یەک بەندەن پێویستە هەمووی ملکەز بن لە بۆ شەریعەتی خوا سوبحانەهو وتەعالا بەڵگە و ئاەتی زۆر ڕۆشنیان پێبوو کە ئەسڵ وە هەموو بەشەریەت بە بانگەوازی پێغەمبەران ئیمان بین و ملکەز بن ئەسڵ وایە وابن بەڵام دیارە لە دوای پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام کە پاشەوەی کەوە بەڵگەی ڕۆشنیان پێ بۆ پێغەمبەران خەڵکی قیتال لە نێوانیان دروست بووە کەواتە جەنگ لە نێوانیان دروست بووە لە نێوان ئیمانداران و کافرەکان ولو شاء الله ما قتتل الذين من بعدهم ئەگەر خوا ویستی لەسەر بە ئەو قیتالە ڕووی نەدەدا لە نێوان خەڵکیدا لە دوای هاتنی پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام کەواتە ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بووە ئەوە هەر هەمووی ئیمانیان دەهینا کە هەمووی ئیمانیان دەهینا بە تەئکیدیش قیتال لە نێوان ڕووی نەدەدا بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالا ویستی لەسەر ئەوە نەبوو دیارە مەشیئەتی خوای گەورە مەشیئەتی کەونی هەیە و هەروەها مەشیئەتی شەرعی هەیە مەشیئەتی کەونی ئەوەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئیزنی لەسەرە کەوا خەڵک یان ئیمان بین یان ئیمان نەینن واتە ئەو ئیختیاریدا ئینسانەکان کە خوای گەورە فەرزی نەکردیە واتە دەیتوانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەموو ئینسانەکان لەسەر ئیمان خەڵق بکە ئەسڵەن ئیختیاری کوفریان هەر نەبی بەڵام خوای گەورە ئیزنی لەسەر ئەوە نەبووە مەشیئەتی لەسەر ئەوە بوو کەوا ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا و ئیما کەفورا ئیتر خوای گەورە مەشیئەتی وا بووکەوە ئیختیار بداتە دەست ئینسانەکان کەوا بە ئیختیاری خۆی هەڵبژێری چ ئیمان هەڵدەبژێری چ کوفر هەڵدەبژێری ئیتر لە نەتیجەی ئەو ئیزنەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو مەشیئەتەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا فعلا کەسانێک کوفریان هەڵبژار کەسانش ئیمانیان هەڵبژار لە نەتیجەدا قیتال دروست دەبێت لە نێوانیان ئەوەکو خوای گەورە دەفەرمی ئەگەر خوا ویستی لەسەر بە ئەو قیتالە دروست نەدەبوو لە دوای هاتنی پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام ولكن اختلفوا بلام اختلاف لنوانيان پیدا فمنهم من آمن ومنهم من كفر اختلاف لنوانيان پیدا بو بسبب وي هندشان ايمانيان هالبجار هندشان كفريان هالبجار كواتا لنتيجي اوي كوا هندێک ئیماندار بوون هەندێک کوفر بوون بە گژ یەکتری چوون و قیتال دروست بوو
کەواتە لە نەتیجەیەوە کە خوا ئیزنی لەسەر بوو کە ئەو مەشیئەتیان هەبی بە مەشیئەتی خۆیان کوفر هەڵبژێرنیان ئیمان فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەوەی دەیەوێت با ئیمان بینی ئەوەی داشتەوێت با کوفر بکە ئیتر لە نەتیجەی ئەوەی کەوا کەسانێک ئیمانیان هەڵبژار کەسانێک کوفریان هەڵبژار اختلاف لە نێوانیان دروست بوو قیتال دروست بوو ولو شاء الله ما اقتتلوا بەڵام لەگەڵ ئەوەش سبحان الله لەگەڵ ئەوەش کە خوای گەورە ئیزنی لەسەر بوو کەوا ئینسانەکان اختیاریان بەدەستەوە بی کەسانێک ئیمان هەڵدەبژێرن و کەسانێک کوفر هەڵدەبژێرن لە نەتیجەدا اختلاف لە نێوانیان دروست دەبی لە نەتیجە و اختلافە قیتال دروست دەبی خوای گەورە دەفەرمێ ئەگەر خوای گەورە بیویست بە ئەو قیتالە هەر دروست نەدەبوو ئەگەر خوای گەورە بیویست بە ئەو قیتالە هەر دروست نەدەبوو ئەگەر چی مختەلیفیش بان ئەگەر چی کافر و ئیمانداریش هەبووە بەڵام خوای گەورە ولكن الله يفعل ما يريد بەڵام خوای گەورە ئەو شتە دەکا کە دەیەوێ يفعل ما يريد خوای گەورە ئەو شتە دەکا کە دەیەوێ سبحانه وتعالى کەواتە لێرەدا ئیزنی خوای گەورە لەسەر ئەوەیە کەوا خەڵکی بە اختیاری خۆیان ئیمان بینیان کوفر بکەن و ئیزنیشی لەسەرە کەوا ئیماندار و کافرەکان لە نەتیجەدا کە اختلاف لە نێوانیان دروست دەبی قیتالیش لە نێوانیان دروست دەبی ئەگەر خوا بیویستبا لێنە دەگەڕ ئەو قیتالە دروست بی بەڵام خوا ئیزنی لەسەر ئەو قیتالە دروست بی ولكن ليبلو بعضكم ببعض وكل سورة محمد صلى الله عليه وسلم دفرمي اگر خواهی گەورە ویست بای هەر بە ئەسڵەن هەر هەموو کەس ئیماندار دەبوو بەڵام ئەوەی نەویست بەڵکو بە اختیاری خۆیان هەندێک مسلمان هەندێک کافر ئەگەر خواهی گەورە ویست بە هەر بەخۆی کافرەکان لە ناو دەبرد بەڵام ئەوەشی نەویست بەڵکو ئەوەی خواهی گەورە دەیەوێت سبحانه وتعالى وایەکەوە کەسانێک تاقی دەکرێنەوە بە کەسانێکی دیکە ئەو کەسێک کەوا کوفری هەڵبژاردە بە اختیاری خۆی هەڵبژاردە ئیتر ئەو دەبتە فتنە وجعلنا بعضكم لبعض فتنة هەندێک لەنگۆ دەبتە فتنە لە بۆ ئەوەی تریان ئیتر ئەوە دەبیتە تاقیکردنەوە لە بۆ خودی کافرەکە تاقیکردنەوەی کەوا کوفری هەڵبژاردە لە بۆ ئیماندارەکەش دەبتە تاقیکردنەوە کەوا ئیمانی هەڵبژاردێ و هەروەها ئەزیەتدانی کەسانێکی کافر لە بۆ ئیماندارانش تاقیکردنەوەیە ئیتر ئەوان بە واجبی سەرشان خۆیان هەڵدەستن بە گەیاندنی ئەو دینە و هەوڵدان لە بۆ جێبەجێکردنی شعائیری ئەو دینە لەسەر ڕووی زەوی و هەروەها بەوەی کەوا حکمی خوا حاکم بی ئیتر لە نەتیجەدا ئەو قیتالە دروست دەبی کە خوا ویستی لەسەرە ولكن الله يفعل ما يريد الله سبحانه وتعالى فعال لما يريد وكل زيقات كذا فرمي ليش ده فرمي يفعل ما يريد أو كخواوي استيل سر هر أود بي سبحانه وتعالى أو إخواوي استيل سر هر أود بي سبحانه وتعالى أفضل دعاء وده فرمي يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة والكافرون هم الظالمون أي كومەڵی باوەڕداران ئەنفقوا مما رزقناكم ببەخشن لەوەی کە پێتانمان بەخشیە پێش ئەوەی ڕۆژێک بێ کە ڕۆژی قیامەتە کە نەکڕین و فرۆشتنی تێدا نەخۆشەویستی و برادەراتی تێدا نە شەفاعەتش تێدا مەگەر بە ئیزنی خوای نەبی و کافرەکانیش هەر ئەوانن ظالمن کافرەکانیش هەر ئەوانن ظالمن زەو بە کورتیمانە ئاتیکە خواهی گەورە هەر ئاتێکە بە یا ئەیها الذین ئامنوا دەست پێ بکە ئەو چەند جارێک باسمان کردێ گوتمان ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەو شتێک کە باسی دەکات جێبەجێکردنی ئەو فەرمانەی کەوا لە دوو یا ئەیها الذین ئامنوا هاتێ جێبەجێکردنەکەی لە پێداویستی ئیمانە لێ لە قەدەر ئیمانی هەر کەسێک ئەو فەرمانەی کەوایە لە دوای یا ئەیها الذین ئامنوا هاتیە لە قەدەر ئیمانەکەی جێبەجێ دەکات نوقسانی لە جێبەجێکردن نوقسانیە لە ئیمانی ئەو کەسە یا ئەیها الذین ئامنوا ئەنفقوا مما رزقناکم ببەخشن لەوەی کە ئێمە پێتانمان بەخشیە کەواتە ئەوەلەن ئەوەی کە خوا بەخشیتی ئەوەی کە ئێمە دەیبەخشین ئەوەی لەبەردەستمانە بە مسلمان و بە کافرەوە بە کەم و زۆرەوە ئەوەی کەوا پێی بەخشرا هەر هەمووی ڕزقی خوایە مما رزقناکم هەمووی ڕزقی خوایە کەواتەوە پێش هەموو شتێک زانینی ئەو حەقیقەتە هاندەرە لە بۆی ببەخشیەوە ئەوەی کەوا خوای گەورە داوای لێ دەکات ببەخشی ئەسڵان ڕزقی خۆیتی سبحانه وتعالى بەخۆی پێتی بەخشیە ئیتر خوای گەورە دەفەرمێ ئەوەی کەوا لێت زیادە بە تایبەتی بیبەخشەوە لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى وەکو تاقیکردنەوە خوای گەورە پێتی بەخشیە دەیبەخشیەوە لە پێناوی خوا دەیبەخشیەوە لە پێناوی خوا ئەنفقوا مما رزقناکم
ئەوەی کە ئێمە پێتانمان بەخشن گۆش بیبەخشنەوە لەو جێگانەی کە خوا دەیەوێ ببەخشی سبحانه وتعالى لە پێناوی خوا بیبەخشە بەو شێوەی کە خوا دەیەوێ بە ئیخلاسەوە لە ڕێگای ڕاست بیبەخشە لە پێناوی سەرخستنی دینی خوا بیبەخشە بەهانای فەقیر و ئەو کەسانە بێ کە نەدارن لە پێناوی خوا بە مەبەستی ڕازیبوونی خوا بیبەخشە ئەنفقوا مما رزقناكم جا لێرەدا مما رزقناكم مما طبعا لەوەی پێ من ما رزقناكم ئەو جا لێرەدا منەکە وەکو هەندێک وەکو زانان کە باس دەکەن دەفەرمون یان مەوسوولەیە یان تەبعیضیە ئەگەر مەوسوولە بیواتە ئەنفقوا مما رزقناكم ئەوەی پێتانمان بەخشیە بیبەخشنەوە لێرەدا جائزە هەموو ماڵی خۆت بەخشی وەکو کەسێکی وەکو ئەبوو بەکر خوای لێ ڕازی بکەوە چەندین جار هەموو ماڵی خۆی بەخشی لە پێناوی خوای گەورە بەڵام وەکو زانان دەفەرمون ئەگەر ئیمانت وەکو ئیمانی ئەبوو بەکر خوای لێ ڕازی بیبەخشە هەموو ماڵت بەخشە ئەگەر تەوەکولی یەقینت هەیە بەو شێوەی وەکو ئەبوو بەکر خوای لێ ڕازی بەڵام ئەگەر دەزانین لە پاشەوەیکەوە ماڵەکەت هەمووی بەخشی پەشیمان دەبیەوە ئەوجا لە خەڵکی دەپاڕێەوە نا مەیکە ئەو شتە مەکە باشترە بەڵام ئەگەر ئیمانت وەکو ئیمانی ئەوە تەوەکول و یەقینت وەکو ئەوە بەڵێ هەمووی بەخشە و لە سەفرەوە دەست پێکە و دیسان خوای گەورە پێ دەبەخشێتەوە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی سوێندی لەسەر خواردێ ماڵ بە نەفەقە نوقسان ناکە ئەنفقوا مما رزقناكم ئەوە کەواتە ئەگەر مینەکە مەوسوولە بێ ئەگەر منیش تەبعیضی بی واتە هەندێک لەو ماڵێ پێتانمە بەخشێ ببەخشن لە پێناوی خوای گەورە هۆر دووشی بە هەردوو شێوەش لێک درایتەوە مانعیش لە نێوان ئەو دوومانەیەدا نییە ئەنفقوا مما رزقناكم پێش ئەوەی ڕۆژێک بێ کەوا مردن بەسەرتدا دێ لەو ڕۆژەدا هەر کەسێک کەوا مردین بەسەرداهات حساب کە قیامەتی بەسەرداهات کەوا قیامەتێک چاوەڕوانی دەکات لەو ڕۆژەدا لا بەیع فیه نەکڕین و فرۆشتنی تێدا ولا خولة نەخۆشەویستی تێدایە ولا شەفاعە کەواتە لەو ڕۆژەدا لۆ ئەوی کەوا نەجاتت بی لەو ڕۆژە هیچ وەسیلەیەک نییە مەگەر ئەوەی پێشوەخت ئەتوڕەوانت کردیە لە دوای قزەی ئیمان و با بڵێن ملکەتبوون لە بە وەحدانەتی خوای گەورە چ عەمەلێکی ساڵح ڕەوان کرد بە تایبەتیش بەخشین وەکو خوای گەورە لە کۆتایی سوورەتی المونافقوندا دەفەرمی ببەخشن پێش ئەوەی کەوا هەر یەک لەنگۆ مردن بگاتە سەری داوا لە خوای گەورە بکە لەئین ئەخەرتەنی لئین أخرت فأصدق وأكون من الصالحين وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكون من الصالحين ببخشن بيشوي مردن بتانقاتي أو كاتا دلي يا ربي خوات تأخير بك تاوەکو ببەخشم لە پێناوی خوای گەورە ببمە کەسێکی صالح لێ زانان دەفەرمون لە پێشی لە سەرمەرگ تەمەنا دەکا فرصتش پێ بەخشێ بەس لە بۆی کەوا بیبەخشی لە پێناوی خۆی لەبەرەوەی لەوێن دەلێت بۆ بە دیار دەکەوی بەخشین چ تەئسیرێکی هەیە لە دوای مردن چ بەروبوومێکی پێ دەبەخشێ لە دوای مردن سبحان الله لێش دەفەرمی ببەخشن پێش ئەوەی ڕۆژێکتان بەسەردا بێت لە ڕۆژی قیامەتدا کەوا شتی تر هیچی بەکارێک نایە مەگەر ئەو عەمەل ساڵحەی کەوا کردیتت کەواتە ڕۆژێکە لا بەیع فیه کەواتە بەکڕین و فرۆشتن ئەتوو هیچ لەبەردەست نەما ئەگەر هەموو زەویج وەکو لە جێگا دەکەتە فەرمی ئەوەی لە زەویدا هەمووی مڵکی تووبی لەوێن دەرێ ببەخشی بەهانات نایە سبحان الله لا بەیع فیه ولا خولة و هەروەها خۆشەویستیش لەوێ بەکەلکردنایە الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين ئەوانەی کەوا لە دنیادا خۆشەویستی یەکتر بوون لەوێن دەرێ دەبنە دوژمنی یەکتری سبحان الله إلا کەسانێکی متقین بکەوە لەسەر ئەساسی تەقوا لە پێناوی خوا یەکتریان خۆشەویستێ لەوێن دەرێش ئەو خۆشەویستێ بەردەوام دەبێت ئەگەر نا هیچ خولە و خۆشەویستیەک لەوێ دەوری نامینێ بە هیچ شێوەیەک بەکەلکی یەکتر نایەن ولا شەفاعەت شەفاعەتیش لەوێن دەرێ بەکەلک نایە کەواتە لێرەدا کڕین و فرۆشتن نییە کەوا خۆتی پێ بکڕێەوە ئەگەر هەموو مڵکی دنیاشی تووبێ خولە و خۆشەویستی بەهانات نایە مەگەر لە ئەساسی تەقوا نەبی و شەفاعەتیش دەوێنێ مەگەر خوا ئیزن بدا بەڵێ شەفاعەت وەکو لێردا خوای گەورە نەفی دەکاتەوە لەبەرەوەی باز لە باسی کافرانە فما تنفعهم شەفاعەة الشافعین تکای تکاکاران لە بۆ کافران بەکەلک نایە بەڵام لە بۆ ئیمانداران بە ئیزنی خوای گەورە پاش ئەوەی کە خوای گەورە إلا من بعد أن يأذن الله لمن يشاء ويرضى ئەوەی کە خوا سبحانه وتعالى ئیزن دەدا لە پێغەمبەران کە شەفاعەت بکات لە بۆ کەسێک کەوا ئیزن دەدرێ شەفاعەتی لێ بکرێ ئەو کاتە شەفاعەت بەهانای دێتن و سوودی لێ وەردەگری بەڵام بەبێ ئەوە بە هیچ شێوەیەک ئەو شەفاعەتە دەوری نابیتن بەبێ ئیزنی خوای گەورە سبحانه وتعالى والكافرون هم الظالمون كاتو بلغي ليردا بنسبة كافران بيع
کڕین و فرۆشتن نییە خۆشەویستیەک بە کەلچیانە لەبەرەوەی لە سەساسی تەقوا کەسیان خۆش نەویستە شەفاعەتیش بەهانایانە لەبەرەوەی کافرە و خوای گەورە ئیزن نادا کەوا کەسی کافر شەفاعەتی لێ بکرێت بەڵام لە بۆ ئیمانداران ئەو خولە و خۆشەویستیە لە نێوان ئەو ئیمانداران ئەو خۆشەویستی لە بۆ خوا سبحانه وتعالى لە بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە بۆ ئیمانداران بەڵێ بەهانای دێ لەو ڕۆژەدا و هەروەها شەفاعەتیش لە دوای ئیزنی خوای گەورە بە شەفاعەتکردنی پێغەمبەران عەلەیهیم سەڵات وسەلام شەهیدەکان و هەندێک لە عولەما دێن بە شەفاعەتی عولەما بەڵێ بەهانای دێتن پاشەوەی کەوە خوای گەورە ئیزن دەدا بەڵام لە بۆ کەسی کافر ئەو شتانە هیچی نییە بەڵێ ئەوانەی کە کافرن هم الظالمون بە ضەمیری فەصل دەفەن بەڕاستی کافرەکان هەر ئەوانن ظالم کافرەکان هەر ئەوانن ظالم بەڵێ گەورەترین زوڵم کوفرکردنە گەورەترین زوڵم شەریک پەیداکردن لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى گەورەترین زوڵمە لەبەر ئەوەی ئەو هەموو حەقایق و ئەو هەموو بەڵگە و دەلیلە ئەو هەموو ئاەتە کەونی و ئاەتە شەرعیە لەسەر وەحدانیەتی خوای گەورە کەسێک بێ شەریکی لێ پەیدا بکە کەسێک بێ کوفری پێ بکە گەورەترین زوڵمە والکافرون هم الظالمون بەڕاستی کافرەکان هەر ئەوانن ظالم ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بینکەوە كمشمول بين بخطاب يا أيها الذين آمنوا وهروها ناوروش وآتاني كوالا دوا يا أيها الذين آمنوا دي هموي لخومان بيني نزي تاوكلو كسان بين كوا توشي موقفه چوانين كوا هيش تيك بهانا من لروج قيامت وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون